ئەو ڕووداوە لای من گرینگە لەبەر ئەوەی دەزانم سەدان ڕووداوی وا ڕووداوە دوو بە ئەو دەرگایە بکرێتەوە لەو مەسئولانە تێبگەن تاوان کۆن دەبێ نافڕۆتی هاوڕێیان هەل ئەلێرەدا هاوڕێ بەهێز ئێوە کە پێشمەرگەیەکی دێرین خۆی قەرەداغ باز دەکاتن لەناو نووسینەکەی لە بەش 11 چەندە لە بۆ من ناردرا وڵی سەرنا ئۆمۆبیلەیە وازەم 11یان 12تی کە بە فۆنتی سۆرانیە بازە چیرۆکێکی زۆر کارەساتتر دەکا بە دەستی نەوشیروان مستەفا و مستەفا چاوڕۆشی کرایە بە هیوام نەوشیروان ڕووی بەڵام مستەفا چاوڕۆش ماوە بابێ بێتە خەت هاوڕێ من ئەو چیرۆکەم زۆر دەمێکە جێرێ بووە لە کوردستان پۆست هاوڕێکاوە سووریە کوردێکی ڕۆژهەڵاتە لە زاری هێمنی شاعیرەوە باسەکە هەتاوا باز دەکا کە بە بڕیاری جەلال تاڵەبانی وابزانم ئەو ڕووداوەیە ئەگەرنا هەمان ڕووداوە کچ و کوڕێک حەز لە یەکتری دەکەن قیادەی کۆمەڵە تەسلیمی بنەماڵەکانیان دەکاتن لەبەر چاوی گوندەکەیش لەبەر نزیک قیادەی کۆمەڵە ئەو لەوێ وا باز دەکرێت بە ناوی کاوە سوور لە کوردستان پۆستەیە لە زاری هێمنی شاعیر دەکەم من کاوە سوور دەیناسم لە چاک لەگەڵمان بوو پێشمەرگەیەکی کۆنی کۆمەڵە یەکسانی کوردستان هەنیەوە نییە ناسناوێک بێنووسیبی لە زاری هێمنی شاعیرەوە بازەکە ئەڵێ زۆر دەنگدانەوە تووڕەبوونشی زۆری ناو خەڵک دروست کرد بەو مەرجەی وا باز دەکە فەراسەنگاوی تووڕەبوو وەتی استقالە دەدەم و نازام چسکو بە بریاری نوشیروان و جەلال تاڵەبانی بووە دوو کچ و کوڕێک حەزێکتر دەکەن ڕادەستی بنەماڵەکانیان دەگرێتەوە دەیان کوژنە و لای قیادەی کۆمەڵە نازام ئەوەیان من لەگەشتی برای مەفەندی کە پێشمەرگەیەکی کۆم بیرەوەریەکان نووسی ئەویش باسی کردیە وتی نا بەو شێوە نەبوو ئەوی لێرە نووسرا ئەویش بۆ خۆی نووسی بووی ئێستا نایەتە بیرم لە یادەوەریەکانی ویشدا هەیە بەڵام ئەلێرە دیسان بەرچاوم کەوتەوە کە فرسەتێکی باشە ئەو تاوانە قێزەوە نا بە هیوام بەرپرسی دوای هەفتە بێتە خەت ڕاستیەکان باز بکات لەو نووسینەیە ئەو برادەرەی ئەو پێشمەرگەی هاوڕێ بەهێزی ئەڵێ ڕێبوار چاوشین پێشمەرگەیەکی زۆر قارەمان و تێکەوە شەر بۆ وا بۆ یعنی کەسێکی جوان بۆ و تێکەوە بۆ لە ماڵێک بۆ ڕۆژێک لەگەر ژنێک تەنسیقەکەن دەڕۆن دەوێت دوای ماوەیەکی زۆر ژنەکە ناوی بەدری دەبی هاوسەری دەبیتن دەوێت دوای ماوەیەکی زۆر تووشی دەبین لە شوێنێک دەڵێ وای ئەو ژنا بە زۆرم لێ درایتە کابرای لەگەڵ پێشمەرگەیە تەنسیقی کردی لە خۆیان حەزیان یەکتر کردی وەکو هەموو شتەکان دیاردەشی جوان نەبوو بەڵام ئیتر کاکە عشق وایە زاری وا هەیە یعنی هەموو حدود و مڕاڵەکانیش دەبەزێنیتن بەڕاستی وای ئەو ژنە بە زۆرم لێ درایە و کەیفی مێردەکەی نەهاتیە و ئەو ڕێبارە گوتیتی ئەمە دەسمە ئێرانیان هەندەران و هیچ خیانەتم نەکردیە مجرد ئەوەیە لەگەڵ گژنەی لە خۆم ئەو بوومە مستەفا چاوڕۆژ پێی درێ نامەڕۆ وەرە ئەمە سڵحت لۆ دەکەم سڵحت لەگە ماڵی وانە بۆ دەکەم خوشکەکی خۆتەوە بۆ عەقڵە عەشایرەی کوردەواری ئەو کاتی چکۆ ئەوڕێ ئەو شتانەکە مە لێگە دەینە دەبی لە هەشتاکان بگەڕێینەوە لە 42 ساڵ لەمەوبەر هەرچەندە قیادەی کۆمەڵە زۆر عەشایر بووە یعنی قیادەیەکی عەشایر بوو زۆر بە ژنا یعنی ئەوە نەبوو پازی دابیان گۆڕانکاریەک لە عەقڵی ژن و کۆمەلگای کوردی بکەوە یەکێک لە فەراغە هەرە گەورەکانی خودی حەرەکەی کۆمەڵی ڕەنزدەرانی کوردستان بووە هیچ مۆدرنێتێکی لە بەرامبەر ژن پێ نەبووە وەکو هەموو هێزەکانی تر کۆنەپەرست بووە یعنی لەگەر ئەوەی هێزێکی خۆیان پێ مارکسی بووە لە ئەو سەردەمی و مەدی پێشکەوت خوازی بووە وە کچێکی زۆر لەگەریان بوو بەڵام نەیانتانی دە پێشمەرگە بکەنەش ئەوە بکەن یەکێک لە بۆشایەکانی کۆمەڵەی ڕەنزەران کەم بڵێ ماوڕێیان ئێمە زۆر جار بێژدانی دەکەن کۆمەڵەی ڕەنزەران ڕێکخراوەشی زۆر شۆڕژێڕ و تێک و شەر و قوربانی دەرە بە خاوەنی چەندین هەزار شەهیدە نمونەی کەسی جوان بەگەریان دەکات نمونەی هەموومان جیری کۆمەڵین سەقافەتێکی گەورەی بێدان ئینسان دەبێت ڕێز بگری لەو تاریخە بەڵام بەشێک لەو قیادەیان نمونەی کەسی خائین بوونە نمونەی کەسی درۆزن و دووڕوبنەوە نابینی فەریدون و سالار و حتا نەوشیروان مستەفاش بە پێی هەندێک لەو ئەوانە و مەلا بەختیار و یعنی زۆربەی هەرە زۆری ئەو قیادانە ئاوا بوونە ئەو کەسایەتێ بوونە کەسایەتێک ئەسیل بێت وەکوانە هەزیل نابێتن من تیۆژی زۆری سالار عەزیزم لایە فەریدونیش پێویست ناکە باز بکرێ بەس بڕوا بکە ئەوەندە ئاسنزمە سالار پیا و پێ ئەی بە باز بکات ئەوەندە ئاسنزمە وزگە لەو مەتعوسەنای ئێستاکە قیادەی پارتی دەکەن ئەو سێ قیادەیە
ملعب اختيار وجار الجار كتير جار شكرين بجار والله دادو زي قبل بارحال ريبوار كدواي أو دقوا جنيه تنسيق كوارول رجك مصطفى دا جندك دا بينو دواي سن مانجا كتسندا تريبوار على كاكا وموضوع كأوا أبو أمنا خيانة من الشورش كديا نا أوش أوجنا بزور من ده يتبدري دليل مصطفى تعرج دري ورم مرة لقى ما ببيش مرجع أم صلحت له دك الشاعر يتكرر كش دري بحش معنا ناس ما إيران وأوروبا يتلماويك لقى إخوان ده بندق ورجك مصطفى تعرج بيدري بقى وجنا يعني همو بيش مرجع كان بارح البلد قال ما النبي اللي تزوله خوشني بينيرنو مالي لمال بيو دعي أو دتين صلح كله دكين يتقز مكاني أو بدري كجنا كان هاي بدري بوا تمني هجروا بالصالة بوا كجنا كشر بلو تمنان سان في الصالة وجورت بوا دي بنوا والله دعي ماويك بدري قل باران تكري لكاتك لس الشرف في مصطفى ثورش خوان تسليم كرديا ومصطفى ثورش مسؤولي هذي قرداغ بوا على دعاء وتسينو جندكي خاوية وابزانم أو جندي خاوية يعني أو جنديك أو باسيدك والله رجك أو ربوار إنك بتشبيش مرجش دقرنا دارش دي بس نوا مصطفى ثورش ورقيك بناوينو شجوا مصطفى دخوين تو دري بالريالي شور شو قيادة أو خيانة بكاتن أو ساو ساواني بكاو نازم تبكاو عشق بكالنا وجاني بيش مرجاتي يقول له باران دكرسي يقول له ديكوش تخوا يعني حمل الريكو ملاياتي برنسيبه حمل الروي پروردهی کوملای رنزرانی کردستان که او هم دروش متعنقرت تو او تاوانا بعد بینی ست لا دمینیتن يعني حسب ناكري او قيادي کوملا او بناوي هاو ريباهز بناوي نوشيروان دري وتارك خوين درايتو بريارك خوين درايتو وانا بين السخط هاو ريان اوشتانا دبيلي در كام بدين أمن درجة كموا ملام مرزنية وشتاني أمن درلهم هم الرأس بيت مرزنية مصر بيوندي ده كام بالرواب كان حجنو صعد وقت مكشتة بوشتانه لقى دوسيه كسي جندك يقسم كرديا لقى خلشي أو خلكش روشمبيليان هي لأوروبا قسم كرديا سنتيك ساكم خندي توا أوجا بهيواش مم كريم هم كوربا إزبتوانين زياتر بدواتهم بكين وبيوندي لقلب كنيان أم بيونديان لقلب كم أو بس تلفون هبيتكو فيسبوك وشتيو على بحكم قدوكس برادر نبي هندا والنابتن بابا هل بدريتو تاوان الريبوار وبدري السكوجا قيادة كتوكرك حزلي كتري لكن لا شاخصون ده بيوابك وجه دو إنساني بريء دو عاشق دو وتسدين مزاد رسك همو ما اندازانين لهيز قندق نبو كومالك بربرسي ساقيت دزريجيود وشهوة بازي لك الجنان نكن لقندكان تسدين مزادة وده كان عشق نابي أو دزريجي لشاخ كراب الرواب كان جاشا كان ناكرتي والله برادري واهبو بيش ما قبل دقوت يعني لهمو قندكان دقول لهمو قندكان أو أنا وكري خويان هبوه تشقلان باش ناكرديا چندین کسیان با کشتن ده پیاوکانیان با کشتن ده و از تومتشیان رو درست کردن نازم او نمونم جرا قاقا جانم کاتو باش بو او هینی کاغ مصطفى اما امر مفرزي کاغ مصطفى بو کاغ مصطفى زوري خوجويست ولا حكاريشا بريناريش بو تمام خوي وبرايشي بيش مرقبون ام برادرة او كتشايكا هلي قرد او كتشي بوليسي بو هاتبوانه شوي كدبو بكوريكي برا مامي خوي بلام كتشاكا چونكا لجنوب جيابو لناو شارع جيابو جياني لادي بينا خوش بو و واج درابوية هر وكو هينيك درابوية يعني بزور شوي بيكردبو انجا اميش بيج ملقيتي قوز و جوان و هين حزيان ليك تري كرد ام برادرة ربوار وازي هنابو سي چوار من وازي هنابو انجا اميكر او انا كا او اميكردبو
هەموو قیادەی یەکێتی هینی قەراق بە کاگازاد و کاک مستەفا و کاک شەجەفەر و کاک ڕۆستەم و ئەمانە هەموویان چوبوون کۆنفرانس هەبوو لە کۆنفرانسی کۆمەڵە لە سەرکردایەتی. اینجا ئێمە لەوێ بووین کاک مستەفا ئەوان کەسیان لە هێنا نەبوون. بابەتایەر مەسئولی کێتێکەی گرتبوو، بابەتایەر تازە نەقل کرابوو بۆ بازیان ببێ بە ئامر کرد. وتی بە من و ئەو برادرەی وتی دارە ئەگەر بینیتان ئەوە ئەمیر بێقەرزی دەچوە کچێکی هەڵگرتووە، ژنێکی هەڵگرتووە. وتمان باشە، ئێمە بینیمان، من و پێشمەرگەیەکە بینیمان بەڵام ئێمە هەردووکمان بووین، ئێمە نەوە عیشکە بیرمان نەکردەوە. وتمان نەکەیت، من زۆرم خۆشەویست، وتم نەکەیت ئەو کوژن ها بڕۆ. ئیتر ئەوە بوو ئێمە نەمانگرت ڕۆشین، حتا بابەتاریش بۆمان جێڕایوانە بابەتار تووڕە بوو چۆن نای وەکوەرەوەرە بابە ئێمە پێشمەرگەینە حەقی ژنانمانێ کچێک حەزیان لە یەکتری کردو حەقمان چی بەسەریانەوانێ نامە لە قیادەوە هاتووە نازانم چی حاصل ئێمە ئینمان کرد. دوای 3-4 هەفتەکە لەو بەری دێلێژەوە لە سەر شاخێک بوو، شاخەکە ئەو سەری تەختایی بوو، لەوێ بوو هاوین بۆ هینی ناکرد. ئەجا کە ئەڕوا بڕوا بۆ ئێران و بێ بۆ ئەوروپا، نێویست تەسلیم بێتەوە، چونکە تەسلیم بووایەوە خەڵکی چەمچەماڵ بوو. وەڵڵاهی نەیهێش پێشمەرگە کا قایر نەیهێش پێشمەرگە سەر دەرکە، چونکە حەچی کون و کەلەبەری حەچی سڕ و تری پێشمەرگە بۆ ئیسانی لەکوێ ئەنون چۆنە خەون چۆن یەن چۆنە ڕوون. اینجا ئەوە بوو کە لە وڵاغلو شنەکەی ئەچێ بۆ سەرکانی و ئەمیش لە ماڵێک لی تەوزیع بن بە بۆنەوە گیران کە ئەگیرێن ئەیانبەن بۆ سەرکردایەتی، کە ئەیانبەن بۆ سەرکردایەتی کەس و کاری کچەکە لەوێەوە هاتن چوبوون بۆ لای مامجەلال و کاگنۆشیروانەوەوان تویان شتێکی وایە ئەمانە وتبیان دە سڵحکەن، وتبیان باشە ئەوە کچەکەتان ئەینەوانەیە کچەکە و پێشمەرگەکەش خۆ ناتوانن بە سیارە لە قەڵازیەوە بێتەوە بۆ بازیان، ئەبێ بە پێ بە ڕێگەی حدودەوە بێتەوە. ئینجا ئەمە تەسلیمی کاک مستەفا ئەکرێ. کاک مستەفا ژنەکە خلاری 2 ڕۆژ گەیانیانەوە ماڵەوە، کە گەیانیانەوانێ مێردەکەی و مامی و باوکی کچیان هەڵواسینیەوەها لە کوردستانی ئێران خەڵک ئیدامەکرێ بە سلنگ ئەواهی و نامرێ گوناحە. کاگەنوەر بەزەیی پێ هاتەوەتی چۆن شیواکەنەوەمانە حتا وتیان ئێوە ڕەمیکەن، وتی نای من ڕەمی ناکەنێمە کەسوکاری خۆتان بیکەن. بەو شێوەیە بوو. ئیتر زۆری پێ ناخۆش بوو، بێتاقەت بوو. ئەم کاگەنۆری باڕۆیی ناوی دارای باڕۆیی ئەسلی شەهیدە، ئەوە زۆر ئینسانێکی ڕێک و پێک و باش بوو. هەر خەڵکی باڕۆی هەمویان بە هەمویانەوە هەمووشیان زۆری شەهیدی ئەوانە. اینجا فیشەیەکی پێوەنا بۆ ئەوەی بمرێ، ئیتر لە ئاسمانەوە فریانایە خوار و دەستیان بەرا فریانایە خوار، یعنی بە شێوەیەکی وەحشیانە کوشتیان. دایک میهین باوکی و مامی و مێردەکەی. اینجا پاش ماوەیەک 2 هەفتە 3 هەفتەی پێچوو کاک مستەفا گەشتەوە بازیان، کە گەشتەوانێ شەو هین بووین دمەوە چیەکە یەکوتی ئەو کوژن، وتی دارە من حەرەز بووم، وتی دارە هین بوو کچەکان ژنەکان چی لێک وتم کورە هەڵیان واسی و کوشتیان کەس و کارەکەی خۆی. وتی کاک مستەفا بە منی وتی سڵحتانەکەین و قیادەوە کردووە، وتم نازانم، وتم ڕاکە ئەو کوژن با بڵین ڕای کردووە، بڕۆ ڕاکە من هیچ لێ ناکەن، بڕۆ ڕاکە. نەیکرد. سالار چاوشینە ئامر مەفرەزەمان بوو، وتی دارەوە چی پێڵی، وتم کورە با بڕۆ با کەو کابرا ئافرەتێکی وە بۆ ئەم کوڕە گەنج و جوانی قۆزەیل ئەم پێشمەرگەیە بۆ بکوژین لەسەر نە. خۆی وتی ناڕم، وتی کاک مستەفا قەولی پێوام کاکە ئەزانی من لە هەکاریەوە کاک مستەفا ناسم،
باشە کاکەجان کە بەیانی هەڵساین بڕۆین بۆ خواردێکەوانێ کە ئەوانیش هاتبوون ئەمیش کاک مستەفا با بۆ ئەوێ شانی بەشانی منەوە بوو کاک مستەفا چۆ دوکانێک بە نەخوێنی کڕی اینجا قۆناغی تفەنگەکەی هەڵایە وتی وەڵا دارە ئەم کوژێ من چه چاوڕەش وتم چۆ نزانی وتی کە قۆناغی تفەنگەکەی هەڵایەوانێ معنای شتێک ڕووەیە زۆر وریایە کاک مستەفا باش ڕۆژین چوینە ئەوێ کە سوکاری ئەوان شانێ نابوو مەلایەکیش هاتبوو ئەمانە کاک مستەفا وتی ئەم شتە ڕوویاوە ئەمە قیادەی یەکێتی قەراریاوە بیکوژین کاک مستەفا بەسیەوە بە درەختێکەوە ئێمە مەتر و نیوێک لێوەی دوور بووین هەتا بوو بە دەنگە دەنگ مەلایەکیان هێنا بوو تەڵقین و کورەوەتە دەبڕە بابا و کابرا ئینتیزاری مردنەکە یەک دوو پێشمەرگە وتیان ئێمە تەقیلیەکەین هەر پێشمەرگەی و منتیقەیە بوون کاک مستەفا وتی نە کاک مستەفا وەنگە خۆشەویست ها بەڵام ئەمرێکی پێکراوە بێتن فیزیکا با نەژڵێن من دیفاع لە کاک مستەفاکەم کاک مستەفا هیچی من نییە هیچی من نییە بەس ئامر هەرێمان بووە لە قەرەخ وە لە لەندەنیش کە ژاریان نابووە ناسم تر عیلاقەتێکمان دروست کردووە بە بۆنەی کە سوکاری ئێمە و کە سوکاری ئەوە با نەڵێن ئەمە هینێکە لە کاک مستەفا اینجا کاک مستەفا هەڵسا فیشێکێکی ئاوای تفەنگەکەی لەسەر لادانە فیشێکێکی نا ئەوە نییە ئەو نەرمایەی مێشک لە لای گوێچکەوە پێوەی نا لەو دیوە هاتە دەرەوە یەکسەر ئەو فرانکۆنیرۆیە قژی زەرد و جوان قژێکی درێژی پێوە بوو ئەوای سەری هین کرد یەکسەر کاک مستەفا تفەنگەکەی فڕێیا و گرتی وتی وەرن بیکەنەوە کردیانەوە پاڵی خستەوە ئەمانەوتی بڕۆن وڵاقێکی بۆ بێن و بی شۆین و هینیکەین و ئەمانە بە خۆمان بینێژین وتی دە ئێوەش بڕۆندەی دەریکردن نیوەڕۆکەی لە ماڵێک هین بووین تەوزی ئانەکردین ئێمە من و پێشمەرگەیەکی ڕفیقم لە ماڵەکە ژنێکی پیری جوان وتمان سەلام عەلەیکم وتی عەلەیکە نەسەلام ئەی داوەشێن ئەو کوڕە جوانەتان بۆ کوژ لەسەر بێ ئەخلاقێک دەی بڕۆن دەری کردین ئێمەش بەڕاستمان زانی یەکسەر پێسمان کردەوە ڕشینە دەرەوە ئەم برادەرە کە وایان کردووە ئەمانە یعنی بەڕاستی ئەمە حەقیانەتەکەیە اینجا ئەمە ئێمە دوای ئەوە من مەشاکلم زۆر هەبوو دەریان کردم کاکە من پێشمەرگەی هەڵخەڵەتاوی یەکێتی نیشتیمانیم دەریان کردین چونکە من لەسەر جەمالی عەلی باپیر فیشێکم نابەیەکێکەوە باش بوو بەری نەکەوت ئەجینایان کوشتم دوای شەید بوونی شەید جەمالی عەلی باپیر اینجا قسەی پێڵێن کاک جەمال پێشمەرگەیەک بوو یەکەمین فیشەکی کوردستان ئەو تەقانوێتی ئەوە قەزەیەکی ئەوە بۆ دەجێڕمەوانێ ئەمەی کەچیان اینجا ئێمە بۆ مامۆستا جەعفەرمان جێڕاوە مامۆستا جەعفەر کابرایەکە ئەمە قیادەی کورد بووە یعنی لە ئەڵمانیا گاڵتەیان پێ کرد من ئەو برادەرە پیانەوتینەوە ئێوە بۆ گاڵتە بێ وتی ئێمە کاکە گیان ماوەیە لەوە پێش ئێمە سەرکردەمان بووە ئێستا چۆن گاڵتی پێ بکەین ناتوانین ئێوە خۆتان چیەکەن بیکەن چونکە مامۆستا جەعفەر نووسینی ئەگەر بخوێنیتەوانێ لەگەڵ دانیشتن لەگەڵ یان ئەڵێ ئەم کابرای ئەو نووسینە ئەو نەینووسیوە چونکە نازانێت قسە بکە لاڵە بێ لەسەری نووسی کردی بە چیرۆک کە کردی بە چیرۆک لە هەشتا و چوارە کاک عومەر ملازم عومەر تەلەفۆنی بۆ من کرد وتی دارە پێی بڵێن لەم فاوەساتەکە وتی پێی بڵێن نە ڕەفیقمانە نە ئەیناسی نە ئەم ناسێ تۆ چۆن چیرۆک لەسەر ئێمە ئەنووسی بە بۆنەی ئەوە طبعا مامۆستا جەعفەر خۆشی ئیمزای کردووە چونکە ئانە ئەویش مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بووە کە هەڵ نەبژارانەوانێ وازیان هێنا هەڵ نەبژارانەوە ئەو کاک سالار لە کۆنفرانسەکە هەڵ نەبژارانەوانێ بە سەرکردایەتی وازیان هێنا کاک سالار مایەوە ئەو هاو بۆ ئەوروپا
یعنی تقریبا بەیەکەوە هاتین لە سووریا یەکتریمان بینیەوە ئەمانە. وتم دەباشە کاک عومەر ئێوە هەمومانە 1800 مارکێنێ و قشتیشتان لەسەر نووسێ ها ڕەفزیش کرابوو چونکە نەیزانی بوو قسە بکەم وەڵا وەی زانی بوو ئەڵمانیای شەرقیە باسی کۆمەنیستوەمانەی لەگەڵا کردبوون یەکسەر ڕەفزیان نابووە. ئیتر وتم با پارەکەی ببڕن ئەنجا پێڵم ئەنجا من لە منزەی گوێتینگن شارێکی تەلەبەیە لەوێ پێم وت مامەسا جەعفەر بۆ واو لە خۆ کرد ئەوە پارەکەشیان بڕیتوان و دەریان کردی کا عومەر وای پێوتوم دوایی وتی دارەوە بۆ لە ناو ئەو خەڵکا پێوتم من وا حەزەکەم پێ بڵم نەوەک لا بەلا پێ بڵم من کا قایر ها کە لە ڕق ئەگەر لە سلێمانی ئەڵێن زەرەری خۆم و تۆپینی خۆم و زەرەری ساحبم من ئەم زەلامم من حەز ناکەم یەکێک باسی یەکێ بکە باهین لە ژێر بەژێرەوە ئەوانە ئەنجا ئەمە قسەیەکی پێشمەرگە هەڵخەڵەتاوەکان بوو ئینشاءالله ئەوانەی کەشێ بۆ هینەکەم ئێستا ڕسمی شەید نوەری بەڕۆیش ئەگەرێتەوە بۆ دەنێرم